سڵاوی خواتان لێبێ قوتابیانی پۆلی دوازدەی خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕوستایی ئەمڕۆش لەگەڵتانە بم لە دەرسێکی نوێ لە یونیتی دووەم پشت بەخوا بابەتی نێگەتیڤ کوێستچن شەرحەکەینەوە لە دەرسەکانی ڕابردوو باسی پریپۆزیشنمان کرد پریپۆزیشنز ئۆف تایم ئەمڕۆکەش نێگەتیڤ کوێستچن کەوا ساڵانە پرسیار دێتەوە شەرحەکەینەوە لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە قوتابخانەی کۆششی ئینگلیزی ناحکومی بکەم بە ڕەخساندنی ئەو دەرفەتەیە کەوا زیاتر خزمەتی قوتابیانی تێدا بکەین. نێگەتیڤ کوێستچن یعنی پرسیاری نەرێنی ساڵانە پرسیار دێتەوە بابەتەکەش بابەتێکی ئاسانە. سەرەتا ئەمە لە مقدیمەکە لە پێشەچەکەی یەکەم بابەت شەرحمان کردو باسی ڤێرب بی، ڤێرب هاڤ، ڤێرب دوو مۆدڵ ڤێربمان کرد بە تێر و تەسەلی باسمان کرد و گوتمان لە هەموو بابەتەکان دەتوانین سوودیان لێ وەربگرین. ئەمڕۆ کەش لە بابەتی نێگەتیڤ کوێستچن سوود لە چ وەرەگرین دیسان لەو چار پێشەچەی کەوا باسی ڤێرب بی، ڤێرب هاڤ، ڤێرب دوو مۆدڵ ڤێربمان کرد چونکە ئەوانە کار کاتێک لە حالەتی پرسیاری ئەوانە دەینە سەرەتای ڕستە کە هاتنە سەرەتای ڕستە دەبنە پرسیاری و ئەگەر نۆتیشمان لێ زیاد کرد دەبیتە نەرێنی کەوا دەبیتە نێگەتیڤ کوێستچن. بەو شێوازی ئەگەر لۆ خۆت لە پرسیارەکان بەو نوعەیەی دەستنیشان بکەیان تێی بگەی و لەبەریان بکەی هەر کاتێک دیتمان دەبی ئەو قۆناغانە یەک لە دوایەک بە تەسەسول لە دوویاگدابی تاواکو بزانین ئەوە نێگەتیڤ کوێستچنە. ڤێرب بی ئەمە گوتمان ڤێرب بی ئیز، ئەم، ئار، وۆز، وێر ئەوان هەر کاتێک دیتمان لە سەرەتای ڕستەی بوون ئەوە یەک، دوو لە هەمان کات نۆتیشیان پێوە بوو وەکو چێ ئیزنت، ئارنت، وۆزنت، وێرنت ئەوە لە سەرەتای ڕستەی بوون. ویان ڤێرب هاڤەکانمان هەموو گوتمان هاڤ، هاز، هاد ئەگەر نۆتیان پێوە بوو وە لە سەرەتای ڕستەی بوو. ویان ڤێرب دوو وەچی دۆنت، دەزنت، ددنت ئەوە نۆتیان پێوە بوو. یان مۆدڵ ڤێربەکان وەکو چێ کانت، وۆنت، شانت ئەوان هەر کاتێک لە سەرەتای ڕستەی بوون و نۆتیشیان پێوە بوو ئەوە لۆ نێگەتیڤ کوێستچنیە. سولی یەکەممان گوتمان ئەو چەر عائیلەیە لە سەرەتای ڕستەی بی. و دووەم شت دەبی لە دووان ڕاستە و خۆ سەبجێکت بێ کەواتە ئێستا ئەوە مەرحەلەی یەکەم. مەرحەلەی دووەم دەبی ڕاستە و خۆ سەبجێکتیان لە دوو بێ ئەوجا سەبجێکتەکەمان تاک بوو یانە کۆ بوو، ناو بوو یانە ڕاناو بوو هەر یەک لەوانە بوو ئەتیادیە هەموو سەبجێکتیان لە دوو دێ. وە قۆناغی سێم کە لە هەمویان مهمترە ئەوەیە هەر کاتێک ڤێرب بیمان دیت نۆتیشی پێوە بوو دەبی لە دوو ڤێرب بی سەبجێکتە لە دوو سەبجێکتە بێ یان دەبی فرمانێک بێ ئایئێنجی پێوە بی و دووەم یانە ئاجکتیڤەکە بی کە باسی دەرسی ئاجکتیڤمان کرد گوتمان وەکو تۆڵ، شۆرت، ئێکسپێنسیڤ، چیپ، هاپی، ساد ئەوانە هەموو چییە ئاجکتیڤن. ویان ناونەچی لە دوو هات ویان پریپۆزیشنی لە دوو هات ئەوانە هەموو پێیان دەگوترێت پێیان دەگوترێ لۆ نێگەتیڤ کوێستچن. و هەروەها دەشتوانین هەروەکو لە بابەتەکانی پێشتر باسمان کرد گوتمان هەر کاتێک ڤێرب بی، ئیز، ئەم، ئار، وۆز، وێر ڤێرب پیپیشیان لە دوو هات دەبیتە پاسیڤ ڤۆیس کەواتە جاری وا هەیە لە یەک بابەتی دووسێ بابەت لە خۆی دەگری ئەگەر پاسیڤ ڤۆیسیش لە دوو هات لە دوو ئیز، ئەم، ئار، وۆز، وێر ڤێرب پیپی هات دەبیتە پاسیڤ ڤۆیس دەبیتە نێگەتیڤ کوێستچنیش. و لە هەمان کاتدا لە ڤێرب هاڤ دیسان گوتمان ئەگەر ڤێرب هاڤ لە سەرەتای ڕستەی بوو هاڤنت، هازنت، هادنت و ڕاستەوخۆ لە دووی سەبجێکت هات و لە دوو ڤێرب هاڤ کە مهمەکە ئەوەیە زۆر مهمە ئاگادار بن یان ڤێرب هاڤ ناونی لە دوو دێ یانە ڤێرب پیپی کەواتە ئەگەر دیسان لە دووی هات بەو شێوازە تەسەسولەکەی تەواوە. و مەرحەلەی سێم ڤێرب دوومان هەیە لەگەر مۆدڵ ڤێرب گوتمان دۆنت، دەزنت، دەدنت یان کانت و شانت، وۆنت گوتمان سەبجێکتی لە دوو دێ کە سەبجێکتی لە دوو هات ڕاستە و خۆش لە دووان چ دێ بەیز دێ لە دوو هەردووچیان بەیز دێ کەواتە ئەوە تەسەسولەکەیە. مهمەکە ئەو سێ قۆناغەیە قۆناغی یەکەم، دووەم، سێەم ئەو تەسەسولەی لە خۆت لەبەر بکە هەر کاتێک لە پرسیار لە ئیمتیحان تەسەسولەکەمان بەو شێوازەی بوو دەڵێ ئەو ڕستەیە پێ دەگوترێ نێگەتیڤ کوێستچن. ئەو جاری وا هەیە لەوانە غەڵەتەکات چونکە ڤێرب بی چاوجی لە دوو نایە ئەگەر چاوجی لە دوو هات بزانە غەڵەتە. ڤێرب هاڤ ئایئێنجی لە دوو نایە هاڤ و هاز و هات ئەگەر ئایئێنجی لە دوو هات دیسان غەڵەتە. یان ڤێرب دوو مۆدڵ ڤێرب پیپی لە دوو نایە ئایئێنجی لە دوو نایە کەواتە ئەگەر ئەوان لە دوو هات دیسان غەڵەتە. کەواتە تەسەسولەکەمان بەو شێوازەیە بەو نەوعی هاتەوە لە ڕستەی پێ دەگوترێ نێگەتیڤ کوێستچن. ئێستا دەتوانین ڕستەی زیاتر بۆ لەسەر تەطبیق بکەین. پرسیاری یەکەم دەڵێت which one do you think
is a negative question تماشا يعني كواتە ئێستا پرسیارەکە داوای چمان لێ دەکا دەرێ کام لەم چارڕستانە negative questionە تازە باسمان کرد گوتمان negative question دەبی ئەو چار عائیلەی تازە باسمان کرد دەبی لەسەر تای ڕستەی ئەی کا verb verb do have modal verb هیچیان لە سەرتانی subject هاتێ کەواتە ئەوە negative question نییە ئەوە tag questionە shouldn't you سیەکەش هەروە دیسان یو لە سەرەتای ڕستەیە دیسان گوتمان ئەوەش نابی چونکە پرسیاری نیە ئەمە گوتمان دەبی پرسیاری بەڵام پرسیارێکی چۆن بی پرسیارێکی نەرێنی بی کەواتە دیەکەش دەرێ both A and B مادەم ئەیەکە غەڵەتە کەواتە دیەکەشمان غەڵەتە چماوە B با بزانین ئەو قۆناغ ئەوانەی ئەو هەنگاوانەی لەسەر تەطبیقمان کرد بزانین تەواوە shouldn't should لە سەرەتایە modal verb ئەوە یەک نۆتشی پێوەیە ئەوە دوو ولا دوای وان سبجکت هات و چارەمینیشیان چیان لە دوات چاوجی لە دوات نیشانی پرسیارشمانەیە کەواتە وەڵامەکەمان ڕاستە ئەو پێدەگوترێت سێ پێدەگوترێت negative question ئەو لە 2016 هات بوو لە 2017 دەری which negative question is correctly formed ئاگادار بە دیسان دەڵێ negative question بەڵام correctly formed یعنی فۆرمەکەی بە تەواوەتی دروستە وەچی و تازەوان ئەو تەسەسولانی باسمان کرد تەسەسولەکان بەو شێوازەی ڕاست بوو ئەو فۆرمەکەی تەواوە ئەگەر فۆرمەکەی تێکچوو یعنی کەواتە غەڵەتە بۆ نمونە یەکەم دەڵێت چێ didn't you finish your homework B دەرێ why you didn't finish it C دەرێ computer game aren't amazing یان haven't studied it before a long time کەواتە ئێستا ئەگەر لە ئەی بگەڕین computer subjectە games aren't کەواتە aren't کەتە ناوە ڕاستی ئەمە گوتمان دەبی لە سەرەتا ڕستەی بێ لە دووش subject بێ کەواتە وەڵامی C هەڵەیە دوایە دەرێ haven't studied ئەمە گوتمان لە دوو haven't دەبێت چ بێت subject بێت کا لێرە subjecتی نەینایە subjectەکەشی کردە it ئیتەکە بەخۆی دەبی لێرە بایە کەواتە دوو جار غەلەتە لەبەر haven't کۆیە ئیتیش تاکە کەواتە یەکدری ناگری وەجێکەشیان گۆڕایە یعنی دوو جار غەلەتە کەواتە دیەکەش هەو نییە دەشکرێ ئێستا WHش بینیە سەرەتای ڕستە هەروەکو ئێستا گوتمان verb verb have verb دوو modal verb ئەگەر لە سەرەتای ڕستەی بوون و نۆتیشیان پێوە بوو پێدەگوترێت negative question و دەشکرێ لە پێش وانە هەر WHشی دابنێ what when where why how کە بێنن 5W پێ ئەگوترێ هەر کاتێک ئەو 5W وانش لە سەرەتای ڕستەی بوون هەر پێدەگوترێ question بەڵام ئایا نەرەیە نەرێنێ ئێستا ئەوە WH questionە وایە نۆتیشی پێوێتەوە بەڵام جێی چیش گۆڕایە یو لەگەر ددی جێیەکەی پێش و پاش پێکرایە کەوا دەبی گۆدباچێ why didn't you finish it ئێستا بی گۆدبایە why didn't you finish it تەواو بەڵام ئێستا دەرێ why you didn't finish it کەواتە وەڵامەکەش ئەوەش خەڵایە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە ئەیە کوو بزانین ئەی ڕاستە دەڵێ مامۆستا دد لە سەرەتای ڕستەیە نۆتشی پێوەیە وە دوویش سەبجێکت هات و فنیش چاوگە یعنی کەواتە مەرحەلەکانمان تەواوە 1 2 3 4 و نیشانی پرسیارشەیە کەواتە ئەو negative questionە تەواوە هەروەکی تازە باسمان کرد گوتمان دەشکرێ بەبێ ئەوەی ئەو تەسەسولەی تێک بدەین دەتوانین WHێک لە پێشی دابنین بەبێ ئەوەی گۆڕانکاری بە سەروانە دابێت یعنی هەر کاتێک هەر WH کێشنێکمان لەگەر ویدانە یعنی ئەتیادی تەسەسولەکەیوەش تێک نەچی کەواتە ئەوش هەر پێدەگوترێت negative question بە مەرجەشی نۆتیان پێوەبی ئەوە یەک و دەشتوانین پێی بڵێن WH question لۆ چکە WH کێشنەکەش لە سەرەتایە و ئەگە WH کێشنەکەشمان لە سەرەتانە بوو ئەگەر لە سەرەتانە بوو تەنها ئەوانە لە سەرەتا بوون نۆتشیان پێ بوو دەری مامۆستا مەرحەلە یەکەم پێی دەگوترێ negative question و دەشتوانین بڵێن چێ yes no question چونکە هەر کاتێک پرسیار بەو چار خێزانە بەو چار عائیلە دەستی پێکرد پێی دەگوترێ yes no question کەواتە دەکرێت هەبرین negative question دەشکرێت بتوانین برین yes no question بەڵام ئەگەر WH لە سەرەتا بوو ئەو پێ دەگوترێت WH question و negative question شێوازێکی کەشمان هەیە لە هەم لە ئەو شێوازی تازە باسمان کرد لە negative question دەبی ئاگاداری ڕستەی ڕابردوو ڕانەبردووش بێت جاری وایە پرێزنتە یانە پاستا ئەوش دەور ئەبینی بۆ نمونە ئێستا ڕستە یەکەممان هەیە دەرێ why blank your brother the day before yesterday ئێستا وشەی چمان هەیە yesterday مادەم yesterday دەبی ڕابردوو بی کەواتە don't ڕانەبردووە aren't دیسان ڕانەبردووی بەردەوامە
doesn't دوو جار غەڵەتە چکۆ ڕانە بردووە لەگەر یوش یەک دری ناگری کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە؟ ئەیە کوو بزانین ئەیە دەڵێ مامۆستا ئێستا دەی ڕابردووە ددیش ڕابردووە ئەوە یەک و نۆتیشی پێوەیە ئەوە دوو لە دوویش سەبجێکت هات لە دوو سەبجێکەش چاوگات گوتمان دوو دەز و دت چاوجیان لە دوو دێ کەواتە ئەوەش چاوگە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە؟ Why didn't you take your brother the day before yesterday کەواتە وەڵامە ڕاستەکەمان ئەیە دەینە سەر پرسیارێکی دیکە ئەوە لە 2018 و پرسیارە هاتووە دەڵێ why blank the house yourself باشە ئێستا WH کوێشنەکەمان لە سەرەتای هەیە بەڵام ئاگدار بە نیوەی وەڵام گوتی چێ ئیتس بێتە ئاگداری بە جاری وا هەیە بە علامەتێک دیارە ئایا ئەو ڕستەیە ڕابردووە یا ڕانەبردووە ئێستا ئیز ڕانەبردووە لە ڤێربیەکانی ڕانەبردووە گوتمان ئیز ئەم ئار پرێزنت یعنی ڕانەبردوو بەڵام وە زوێر ڕابردووە پاستە کەواتە دەبی ئێستا وەڵامەکەمان بە ڕانەبردوو بی بۆ نمونە دەڵێ چێ why doesn't you doesn't ڕاستە ڕانەبردووە نۆتیشی پێوەیە بەڵام لەگەر یو یەکدری ناگری چونکە ئەوە تاکە ئەوە کۆیە ئەو جارێ دەڵێن چێ aren't you decorate باشە ئەگەر ئارەکە تەواو بوو نۆتیشی پێوە بوو هەر تەواو یوەکەش تەواو بەڵام لە دوو ئاری چ دەبی فەرمانێک بێ ING پێوە بی ئەوە چاوجی لە دوو هاتی کەواتە هەڵەیە ئێستا دەبی ING پێوە وایە بیگوت بە aren't you decorating ئەو جارەی didn't you decorating دوو جار غەڵەتە ئەو پرسیارە لۆ چکە ڕستەکەمان ڕانەبردووە لێ ڕابردووی بەکارهینایە و ئەگەر ڕابردووش باە ڕستەکە هەر غەڵەتە بوو لۆ چکە لە دوای ڤێرب دووی ING نایە کەواتە ئەوەش غەڵەتە یعنی دوو جار غەڵەتە کەواتە وەڵامە ڕستەکەمان چییە؟ دیە کوو بزانین دەڵێ مامۆستا دۆنت ڕانەبردووە و یو لەگە هاتیە چاوجیشی لەگەر هاتی کەواتە وەڵامە ڕاستەکەمان دیە پرسیارێکمان هەیە لە 2019 دەڵێ چێ why don't we go out for a meal The type of this sentence is دەڵێ ئەوە ئەو ڕستەی تازە خینمانەوە why don't we go out for a meal دەڵێ ئەوە چ جۆر ڕستەیەکە یەک هەلو خۆت بزانە هەر کاتێک WH لە سەرەتا بوو یەکەم جار دەری ئەوە ڕستەی WH کەشنە و هەر کاتێک لە دوویش نۆتی تێدا بوو دەڵێ کاکە ئەوە نێگەتیڤ کوێستچنە کەواتە ئێستا ئەو گوتی نێگەتیڤ کوێستچنە دەڵێن بەڵێ ڕاستە ئەدی گوتیمان yes no question نەخێر ئەگەر WH کوێشن لە سەرەتا بوو yes no question نییە بەڵام ئەگەر هاتوو ئەو WHمان نەبایە بیگوت باە don't we go out ئێستا دەبووە چێ دەبووە negative question دەبووە چی دیکەش دەبووە yes no question بەڵام لەبەرەوەی WH کوێشەکە لە سەرەتا ڕستەی هاتیە دەڵێ مامۆستا ئەوە WH کوێشنە و negative questionیشە بەڵام yes no question نییە ئەوە WH کوێشنیش بەرێ هەردووک ڕاستە ئێستا negative question لەگەر WH question وەڵامە ڕاستەکەمان چییە both A and C کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان ئەوە بەعام بەنسبەت negative question بابە negative question ئەو تەسولەی تازە باسمان کرد لێرانەوە ئەو تەسولەی لە خۆت بزانە هەر ڕستەیەک هاتوو دەتوانی لەسەری حەل بکەی بەو شێوازەی verb B verb ها verb دوو مۆدڵ verb لە سەرەتا ڕستەی بوو نۆتیشی پێوە بوو و لە دووان سەبجێکت هات بوو و لە دوو سەبجێکتی هەر یەکە و عائیلەی خۆش تەشی لێگەردێ گوتمان verb B ئەوانەی لە دوو دێ verb هاویش ناون و verb PP verb دوو مۆدڵ verb ستی لە دوو دێ بیسی لە دوو دێ ئەوە بەنسبەت negative question ئەگەر WH questionەکەش لە سەرەتا هات بوو هیچ لە مەوزوعەکەی ناگۆڕ شێوازێکی دیکەمان هەیە ئەو پرسیارە لە activity book هەیە بەس ئەو چار پرسیارەمان هەیە شێوازەکەت پێ دەڵێم بزانام داخۆ کوو حەلکرایە و ئاسانە زەحمەت نییە هەر کاتێک لە ئیمتحان لۆ هاتۆ مەسەلەن پرسیار کردو دەری I expected he was amazed by the speed of New York یان I am sure he is happy he can relax with now ئەو چار پرسیارەت لۆ هات بۆ لە خۆت تەرکیزی کەسەرێ گوتی ئەو ڕستەم لۆ بکە negative question گوتی change into negative question چی لێکەینی دەڵێن کاکە هەر کاتێک پرسیار by I expected دەست پێ کرد بوو ویان بەیان I am sure ویان he probably ویان I imagine بەوانە دەستی پێ کرد بوو کە دەیکەینە negative question لە وەڵام دەرێ سەرەتا مامۆستا خۆمان لەوێ ڕزگارەکەن I expected I am sure he probably I imagine تەرچی ئەەکەین و لای ئەبەین کەواتە لە ناو وەڵامەکەی ئەوەی نانووسینەوە ئەوە مەرحەلەی یەکەم مەرحەلەی دووەم لەبەرەوەی لامان برد ئەو جارەی هەموو جار بکەری ئەو ڕستەیەی دەکەینە کۆ یعنی ئەگەر بکەرەکەمان تاک بوو ئێستاوە بەخۆی تاکە ئەو بکەرە هی تاکە هەموو جارێ لە وەڵام دەیکەینە چێ
دەیکەینە کۆ ئەوجا زیاتر یومان بەکارهێنایە دەیکەینە کۆ یوی بەکاردێنین باشە ئەگەر ئەمان بکەرەکەمان کردە کۆ بە مجبوری ئەو فرمانانەی کە لەگەریشی بەکار هاتیە مەسەڵەن ڤێربی ئەگەر ئیزی لەگەر بەکار هاتبوو دەیتو برەی ئار لۆ چکە یومان کردە کۆ ئەگەر وۆزی بەکار هاتبوو ئەو دەبیکەیە وێر ئەگەر دەست بەکار هاتبوو دەیبیکەینە دوو نمونە ئێستا ئەو گۆتی هی وز کو دەکەینە نێگەتیڤ کوێستچن خۆی لە ئەسڵ دەبرێتێ وزنت هی تەواوە بەڵام ئەو شێوازانە دەرێنە بکەرەکەی هەموو جار دەکەینە کۆ کە کرمانە کۆی و دەڵێن چێ ئەوەش دەبی بکەینەوە کۆ کۆی وۆزی چێ وێرە وێرەکەش نۆتی پێ کە دەی وێرنت هیەکەش دەکەینەوە کۆی و دەبێتە وێرنت و ئەوش خۆ دەنووسیەوە وێرنت و ئەمێزد بای دە سپید ئۆف نیویۆرک کەواتە ئەوەمان کردە کۆ ئەوەشمان کردە کۆ دەی لەسەر پرسیادم دەڵێ ئایام شو هی ئیز ئێستاوە ئیزە ئەوەش هیە کەواتە ئەمە و هی دەی بکەینە کۆ بکەینە یو باشە هی ئیز لەگە یوی بەکاردەین دەڵێ نەخن کەواتە دەبێتێ ئارنت یو بەخۆی لە ئەسڵ بیگۆدای ئیزنت هی بەڵام دەڵێن چێ ئیزەکەی دەکەینە نۆتەچ پێوە دەکەین ئارنت هیەکەش دەکەینە یو دەڵێ ئارنت یو ئەوش خۆ دەنووسیەوە هەتا ئاخیری ئارنت یو هەپی یو کان ریلاکس with us now نیشانەی پرسیار سێیەمیان دەڵێ he probably feels tired after his long time ئەمە لە دەرسی ڕابردوو باسمان کرد گوتمان هەر کاتێک فرمان ئێسی پێ بوو کە دەیکەینە نەرێ لە ڕانەبردوو یان دۆنتە یان دەزنتە ئەگەر ڕابردووش بوو دەدنتە ڕستەکەمان ئێستا ڕانەبردووە دەیبرێت چێت دۆنت و دەزنت فرمانەکەش ئێسمان ئێسی پێ دەرێت دەزن ئێستا لە ئەسڵ دەبی گوتبایە دەزنت هی یان دەزنت ئیت بەڵام لەبەر ئەوەی دەزنتەکە دەی بکەینە کۆچکە بکەرەکەمان یووە دەبی دەزەکەی بکەینە دوو دەری دۆنت یو گوتمان دۆنت یو ئەوتکەش وەچ خۆت دەنووسیەوە دۆنت یو فیل تایرد ئافتەر یور لۆنگ جێنی چارەمیان ئیشکالی نییە چکە مۆدەڵ ڤێر بە مۆدەڵ ڤێر بە لە تاکوکۆی هیچ کێشەمانە ئەوەش he would like ئەوە کو زانیمان وودە ئەوە هاد نییە چکە چاوجی لە دووهاتیە کەواتە ئەوە وودە مادەم وودە بەس نۆتەی لۆ زیادەکە دەرێن چێ wouldn't you like something to eat now ئەوەش بەنسبەت negative question ئەوە پرسیارەکانی activity بووکە ئەوە negative questionمان تەواو کرد ئینشاءالله لە دەرسی داهاتوو future continuous ئەوە لەگەر چی دیکەشمان مایە تو لەگەر enough to ڕاوە ئەەکەین تا دەرسی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ